ئێستا 232 ساڵ بەسەر بنیادنانی شاری سلێمانیدا تێدەپەڕێت. زیاتر لە 2 سەدە دوایەوەی میرەکانی بابان بەدڵگەرمیەوە بناغەی شارەکەیاندانا، ئێستا لە دۆخێکدایە کە پێ ناچێت کە بەرپرسانێگە بن خەمی ئەم شارە بخۆن و لە بیری پێشکەوتنی دابن. دوای گەشەی بەردەوام و نزیکەی 1 سەدە لەمەوبەریش شێخ مەحموودی حەفید لە سلێمانیەوە شۆڕشی لە دژی بەریتانیەکان ڕاگەیاند. لەو کاتەوە سلێمانی و ناوچەکانی دەوروبەری دەستپێکی هەڵگیرسانی زۆرێک لە شۆڕشەکان بوون و زۆربەی کاتیش قوربانی یەکەمی هێرشی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق بوون. لە ناوەڕاستی ساڵانی 1970کاندا پاژەوەی شۆڕشی گەلی کورد شکستیەنە، دووبارە شۆڕش لەسەر دەستی سیاسەتمەدارانی سلێمانی و ناوچەکانی دەوروبەری سەری هەڵدایەوە. پاش چەند ساڵێک لە هەڵگیرسانەوەی شۆڕش پرۆسەی ئەنفال دەستی پێکردو. بەهۆی پرۆسەی ئەنفالەوە کە بە پێی ئامارەکان 182,000 هاوڵاتی کورد ئەنفال کران، زۆرینەی و ژمارەیە کەوتە ناوچەی گەرمیانەوە کە ئەویش بەشێکە لە پارێزگای سلێمانی. بە درێژایی ساڵانی حکمی بەعس و سیاسەتی لێدان لە ژێرخانی ئابووری کوردستان نزیکەی 5,000 گوند وێران کران کە دیسان زۆرینەی دەکەونە سنووری ئیدارەی پارێزگای سلێمانیەوە. هەروەها لە ساڵی 1970 ڕژێمی بەعس بە چەکی کیمیایی هێرشی کردە سەر هەڵەبجە و بەهۆیەوە 5,000 هاوڵاتی لەو شارە شەهید بوون کە بە هەمان شێوە سەر بە پارێزگای سلێمانی بووە و ئێستاژ وەک بەشێک لە سنووری سیاسی سلێمانی دادەنرێت. ڕاپەڕینی گەلی کوردستانیش لە ساڵی 1991دا لە ڕانیە کە هەر لە سنووری پارێزگای سلێمانیە دەستی پێکردو. لە سەرەتادا زۆرێک لە ناوچەکانی سلێمانی و دەوروبەری کۆنتڕۆڵ کران. سەرەڕای ئەو قوربانیانەی کە سلێمانی و ناوچەکانی دەوروبەری لە مێژوودا بەخۆیانەوە بینیویانە. بەڵام لە ئێستادا سلێمانی و دەوروبەری بەردەوام بە قەیراندا تێدەپەڕێت و لە ڕووی ئیداریەوە پشتگوێ خراوە. هەندێک لە ڕکابەرەکانی پارتی ئەو حیزبە تۆمەتبار دەکەن بەوەی کە سزای سلێمانی دەدات. هەندێکی تریش باز لە فەرامۆشکردنی سلێمانی دەکەن لەلایەن یەکێتی و باز لەوە دەکەن کە سەرباری ئەوەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتیە، بەڵام لەو کاتەوەی ئەو پۆستەی وەرگرتووە تا ئێستا هیچ کارێکی ئەو تۆی نەکردووە بۆ ئەم شارە. و هەندێکی تریش بزوتنەوەی گۆڕان تۆمەتبار دەکەن بەوەی کە ئەویش سلێمانی فەرامۆش کردووە و بێدەنگە لە هەموو ئەوانی بەسەر ئەم شارەدا دێن لە پێناو چەند پۆستێکی حکومی و حکوومەتی خۆجێی. بەپێی و بەڵگەنامانەی دەست NRT کەوتون کێڵگەنەوتیەکانی ناوچەکانی سلێمانی و دەوروبەری کە لە ژێر دەسەڵاتی یەکێتیدایە ڕۆژانە توانای بەرەمێنانی 489,000 بەرمیلی هەیە. بەڵام لەگەڵەوەشدا لە خزمەتگوزاریەکاندا سلێمانی و ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی پشتگوێ خراون. بەپێی و زانیاریانی لەلایەن دەستگاکانی حکوومەت و هەروەها بەشێک لە پەرلەمانتارانەوە بڵاو دەکرێتەوە ئەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێکی زۆر کەمی پارەی شیرینی نەوت و پارەی پرۆژەکانی ئەم پارێزگایە خەرج کراوە. بۆیە لە ئێستادا و هاوکات لەگەڵ یادی 232 ساڵی بنیادنانی شاری سلێمانیدا ئەوە جگە لە هەندێک ئاهەنگ و گێڕانی بۆنە بەرپرسانی ئەم شارە و ئەوانەشی کە لەسەر دەنگی هاوڵاتیانی ئەم شارە پۆستیان وەرگرتووە پێناچێت ئاگاداری دۆخی ڕاستەقینەکەی شارەکە بن و لە معاناتی خەڵکەکەی تێبگەن کە لە چ دۆخێکی قورسدان